بەڵێ لە ژاپۆن نزیکەی 2 بۆ 4هزار کورد دەژین لە گەڕەکێکی تۆکیۆ دەژین بە ناوی گەڕەکی وارابی لە ڕاستیە بەهۆی زۆروی ژمارەی کوردەوە لەو گەڕەکە نازناوی وارابیستانی لێنراوە یەکێک لەو شوێنانەی کە لە نزیکی تۆکیۆ بەناوبانگە ئەم ڕێستورانتە کوردیەیە کە ڕێستورانتی مێزۆپۆتامیای ناوە لێرە دەبینی کە بە ئینگلیزی و بە ژاپۆنیش لەسەری نووسراوە مێزۆپۆتامیا. ژاپۆن یەکێکە لە وڵاتانەی کە تێیدا وەرگرتنی مافی پەنابەری زۆر ئەستەمە. زۆربەی زۆری ئەو کوردانەی کە لێرە دەژین کوردی باکوورن لەبەرەوەی هاوڵاتیانی باکوور پێویستیان بە ڤیزا نیە و هەروە کوردی ڕۆژهەڵات و باشووریشی تێدایە. بەڵام حکوومەتی ژاپۆنی لە مەسەلەی پەنابەریە زۆر توندە. ساڵی پار بۆ جاری یەکەم بوو کە مافی پەنابەری بە هاوڵاتیەکی کوردی باکووردا ئەبوو بوو بە هەواڵێکی گەورە لە نێو میدیاکانی ژاپۆنە. هەرچەندە ژاپۆن خۆی ئێستا پێویستی بە زیاتر پەنابەر هەیە بۆی کە دەستی کاری زیاتر بێ لە وڵاتەکەی کێشەی دەستی کارێ لەگەڵ گەورەبوونی تەمەنی دانیشتوانەکەی. بەڵام لە ڕووی مافی پەنابەریەوە زۆر توندە و لە ساڵی ڕابردوو تەنیا نزیکەی 70 بۆ 75 کەس لە تەواوی ژاپۆنە مافی پەنابەریان وەرگرتووە. من دەمەوێت بچینە ژوورەوە لەگەڵ خاوەنی ڕێستورانتەکە باسی ژیانی کورد لێرە بکەین. هەر لە دەرەوەش دەبینی کە کۆمەڵێک وێنە و ئاڵای کوردستان وانە دامراوە ئەمە وێنەی ئەوانەیە کە لێرە یادی نەورۆزۆوانیان گێڕاوە کوردانەی کە لێرە دەژین. ئەم ڕێستورانتەی کێکە لەو ڕێستورانتانەی دوکان و شوێنی دیکەش هەیە با بچینە ژوورەوە لەگەڵ خاوەنی ڕێستورانتەکە قسە بکەین. تەبان ناو ڕێستورانتەکەش هەموو بە ئاڵای کوردستان و بە شتی کوردەواری ڕازێنراوەتەوە. یەکێک لەو شتانی کە سەرنجی منی ڕاکێشار لە سەرەتاوە بینیم ئەم گۆڤارەیە کە وێنەی شێفی ڕێستورانتەکەی لەسرە خاتو نور ئاڵتندا و لەسەری نووسراوە ئەو خواردنەی کەوا دەکات بیری هەموو شوێنێکی جیهان بکەیت. لە ڕێستورانتەکە ئەو شێفەی کە لێرە خواردن دروستەکە لەگەڵ منە دەمێت لەگەڵ ئەو قسە بکەم. زۆر سپاس من شتێکی فێم نەکرد تەنێزانی کۆنیچوە بەس تو بێژە من ڕەوشە کووردا چاوایە لەڤر و ڕەوشە ڕێستورانتە وە چاوایە لەڤر ڕەوشە ڕێستورانتەمە ئەم شیڤێ کوردۆن داکەن مشتاریەمە گشت ژاپۆنن تێنە ڕەوشە کوردن هەر کەسێک دەچاڵشە لیشێخە مۆڵەخە ورم biraz buna depreme gest herkesin psikolojisi bozuldu. Psikoloji geston bozulmuş bu. Eva gidin herkese mala xayişte zoruk ya xamere xjana xa mala xana. بلاز پرسیارێکی دیشی لەسەر ڕێستوران بکەم خواردنێوە چ خواردن چێ دەکەن ئەو ژاپۆنیا حەزیە دەکەن؟ ئەم خواردنی خاداکەن کوفتەی چ داکەن قارنیار عین شیوێ ما کوردۆن. ژاپۆنژی پراز داکەن تەن داخۆن. وار دەکەنە یانە مشتاریە مەگەش ژاپۆنن. شتێکی دی ژاپۆن ji بۆ پەنابەرە gelek توندا ینی مافی پەنابەرە نادا ینی ڤیزە دەدا چ دەدا چاوە ڕۆژی وە چاوای مەسەلەن تو ئایلێ خۆ چەند کەسن و هون مافێوە هەیە و لەڤەر بمێنین یان چاوا دەمێنن واڵە من ماڵە من هیکۆ ڤیزامە هەیە هاتەرۆ تۆ نەبوو شاشمە ماڵداگرت ئەمۆ خەڵکێ دین گەشتون ڤیزا خەتەنە گشت قاریۆ مێلەنە یانە تو کەس تۆ ڤیزا خەتەنە ژاپۆن هیچ ناغۆزنە کوردۆن لەڤەر ئەمە ئێمە ئەومە زۆر تارنەوە خەڵێک کاتێک تارە یونیڤەرسیتە شتە ئەومە بوو یانە دۆن ڤیزاما دۆن خەڵکێ دینی گشت یانە پێرشۆنیە رازیلەیە زۆرتە ژاپۆن هیچ ناغۆزنە کوردۆن حەز ناکەنە یدێنە هەرن ڕاستە کووردا لەڤەر ینی چ قەس کورد هەیە لەڤەر چەند ئایلە هەیە و هون لەگەڵ یەک داغڤن ینی علاقەتێوە هەیە لەگەڵ یەک ئەتەنێ نەورۆز و بۆنەیەک چما ئەمتار هافتێن مەسەلا دۆڵۆن داواتۆن نەورۆزە ئەندا سۆرە مەریەک بوو ئەمتارن هافتە داوین گەشت جیرۆن هاڤڵ هێن ئەمتارنە تێنە وای دینێ هێشتا هەر کەسێک داچۆڵشێ یۆنێ کاسکاسی نۆوینێ و لە دەپرەمێ تۆ زانی gelek کورد لەڤەر خەڵکی باکوورێنە دەپرەم هەموو سلامەت بوون ینی حالەتێک چێ بوو و هەن لازم بوو بچن جەموان و لازم ئەم بچۆنیشت ئەم ناچون ماشان نەکردکەم هەرە ئەمۆ یاردم ماشۆند گەشتۆن یانەمە گەشتۆن شۆن ژاپۆنۆنی هەنەو شۆند ئەم شانۆکنەم هەرن
داوی پرسیار بپرسم ڕێستورانتێەوە گەلێک خۆشە ینی هەر جهێکی تو دبینی ڕسم دیمەنی گۆڤەندا کوردی هەیە ئاڵا کوردی هەیە کتێبی کوردی هەیە هەموو کوردیە هەموو کوردیە و ناویژی ناوی مێزۆپۆتامیە ناوێ Wala nove Mesopotâmia, nove Gonde ma, nove ülke ma, amji Mesopotamia na. Mona veji ma Mesopotamia le no. Am خلق Mesopotamia na. گەلێک سپاس مەمنون. Hay arigato gozaimasu. Spas. بەڵێ نور ئاڵتندا لێرە شێفی ئەم ڕێستورانتی ئەمە بێگومانێکێکە لەو شوێنانەی کە لە ناوچەی بابلین لە دەرەوەی تۆکیۆنە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو کوردانەی کە لێرەن یعنی ژمارەیەکی زۆریان وەکو نوریش ئاماژەی پێکرد تەنیا لەسەر ویزەی کاتی دەمێنەوە کێشەی مانەوە ئەوانیان هەیە هەندێکیان تەنانەت مافی کارکردن بۆیان ئەستەمە بەڵام لە هەمان کاتە گوشارێکیش لەسەر حکوومەتی ژاپۆنی هەیە کە گۆڕانکاریەک لەو هەڵسوکەوتی بەرامبەر بە پەنابران دروست بکات و لەبەرەوە 6 ساڵی ڕابردوو بۆ جاری یەکەم کوردێکی باکوور مافی مانەوەی لێرە لە ژاپۆن وەرگرت. بەڵێ